بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بنرانو بسراني بريزو خوشوي صلاو رحمتو مهرباني خواي پروردگار برژه بسر همو لایەکتاندا. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەم جارش تەمەنی پێبەخشین کەوا لە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست دابین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە ئەڵقەکانی بەرنامەی تیشک. بەو هیوایی جێگای ڕەزامەندی خوای باڵادەست بێت و ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویستیش لێی سوودمەند و بەهرەمەند بن. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆماندا کە باس لە پەروەردەی منداڵ دەکەین، ئەڵقەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بە پەروەردەی منداڵی خاوەن پێداویستی تایبەت. ئەو منداڵانەی کە تایبەتن، چۆن وا لەو منداڵە تایبەتەمان بکەین کەسێکی زیرەک، کەسێکی عەبقەری لێ دەربچێتن. خۆشەویستان، دایکان و باوکانی ئازیز، منداڵان خۆتان دەزانن گوڵی ژیانن، بەڵێ منداڵان و جگەرگۆشەکان ئەو خەندەیەن کە لەسەر لێوی دایکان و باوکان وێنا دەکرێن. بەڵێ گوڵ لەگەڵ خەندە، مادام جگەرگۆشەکان گوڵ و خەندەن کەواتە پێویستیان بە چاودێری و گرنگی پێدان هەیە. خۆشەویستان، منداڵان گوتم وەکو گوڵوان، گوڵیش هەر یەکەی بۆنی تایبەتی خۆی هەیە. هەر گوڵێک بۆنێکی تایبەتی هەیە، هیچ گوڵێک بۆنەکەی وەکو ئەوی تر نییە. منداڵان و جگەرگۆشەکانیشمان وان. گوڵ خۆشەویستان هەر یەکەی دەبێ گرنجێکی تایبەتی پێ بدرێتن کە گونجاو بێت لەگەڵ جۆری گوڵەکە. بۆ نمونە چاودێریکردنی گوڵە باخ و گوڵە ڕەز لەگەڵ ڕەیحانە و لەگەڵ گوڵەوە نەوشەدا وەکو یەک نین. هەر گوڵە و شێوازی چاودێریکردنی جیایە، هەر گوڵە و بۆنی لەوی تر جیایە. خۆشەویستان، کەواتە چاودێریکردنی جگەرگۆشەکانمان، گوڵەکانمان، ڕۆڵەکانمان خۆشەویستان ئەوانیش وەکو یەک نین. کاتێک منداڵ خاوەن پێداویستی تایبەتە، کاتێک جگەرگۆشەکەمان کەسێکی تایبەتە، منداڵێکی تایبەتە، پێویستە بەڕاستی گرنگی چەندین قات بکرێتەوە، گرنگی پێدانی چەند قات بکرێتەوە. واتە نابێ منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ منداڵێکی ئاساییدا چاودێریکردنی وەکو یەک بێتن. دەبێت دەیان قات زیاتر پێیوە گرنگی پێ بدەی و چاودێری بکەی. خۆشەویستان، کەواتە چاودێریکردنی منداڵی خاوەن پێداویستی تایبەت دەبێت بە شێوازێکی تایبەت بێتن. بەڵێ وەکو تایبەتمەندی ئەو منداڵە مادام تایبەتمەندە دەبێت چاودێریکردنەکەشی تایبەتمەند بێت. بەڵێ عەبقەری بچووک، ئەم جگەرگۆشە خاوەن پێداویستی تایبەتە چۆن وای لێ بکەین عەبقەری، کەسێکی عەبقەری لێ دەربچێتن. خۆشەویستان، منداڵی تایبەت دەکرێت کاتێک کە ئێمە چاودێری بکەین و ئەوەی کە پێویستێتی پێشکەشی بکەین لە خۆشەویستی، لە گرنگی پێدانی، لە هەست و سۆز کە پێویستێتی ئەو منداڵە کاتێک کە ئێمە پێشکەشی بکەین، دەکرێت ئێمە کەسێکی زیرەک و ئازا و کەسێکی عەبقەری لێ دەربچوێنین. بەڵێ بە پێدانی خۆشەویستی، بە پێدانی حوب و حەنان و هەست و سۆز، و هەروەها بە پێدانی ئەو شتەی کە ئەو گرنگی پێدانی کە ئەو پێویستێتی. دەکرێت ئێمە وای لێ بکەین کە سەرکەوتوو بێتن لە خوێندنەکەی خۆی. نمونە زۆرن خۆشەویستان لەسەر ئەوە. نمونەیەکتان بۆ باسەکەم، منداڵێک بە ناوی میم ئەلیف خۆشەویستان لە سەرەتای منداڵیەتیدا نیشانەی ئەوەی لێ بەدیار کەوت کە لە زماندا زمانی وەکو دەڵێن قسەی نەدەزانین، زمان تێگیرانی هەبوو، هەروەها لە جوڵە جوڵ و حرەکەی زیاددا، یعنی لە هەر شوێنێک دانیشت بە ئەو منداڵە دەتی هەمووی سەراوژێرە کرد.
منداڵێکی تا بڵێ بە جوڵە و بە حەرەکە و منداڵێک تاک و بڵێ لاسار وەکو گوتم ئەو شوێنە حادبە هەر شوێنێک شوێنەکەی هەمووی تێک دەدا و دەوروبەری خۆی هەمووی وێران دەکرد. دایکی منداڵەکە پەلەی کرد هەوڵیدا ئەم منداڵە بباتە لای پزیشک و دکتۆرێکی تایبەتمەند. بە منداڵەکەی گوت ئەم بڵێن پزیشکە کاتێک کە دایکەکە منداڵەکەی بردە لای پزیشکەکە بە دایکەکەی وت کە ئەو منداڵی ئەو دایکە ئەو جگەرگۆشەیە عەسەبێک لە عەسەبەکانی هەستپێکردن عەسەبی حسی لە دەماغیدا لاوازە. ئەم عەسەبەیە لاوازە بۆیە ئەمە کاری کردوتە سەر قسەکردنی منداڵەکە کە نەیەتوانی قسە بکاتن تێگیران و قسەی تەواو نەبوون و قسەی نەئەکرد و هەروەها حتا کاریشی کردوتە سەر ئەوەی کە منداڵێکی لاسار و گوتم هەر شوێنێک چوو بە سەراو ژووریە کرد. دایکەکە بەردەوام بوو خۆشەویستان لە چاودێریکردنی منداڵەکە لە متابعە و بە دواداچوونی پزیشک واتە بردیە لای پزیشکی شارەزا و بەردەوام بوو لەگەڵ پزیشکەکە لە بڵێن بردیە فحوسات چەندین فحوساتی بۆ منداڵەکە کرد بردیە تاقیگا هەروەها وەکو دەڵێن فەحسی ویراثی بۆ منداڵەکە کرد فەحسی زیرەکی و لێهاتووی ذەکا بۆ منداڵەکەی کرد. ئەمانە هەموو ڕوونیان کردەوە بۆ دایکەکە ڕوون بۆ کە هۆکارێکی ویراثی هۆکارێکی بۆ ماوەیی لە پشت ئەوەیە کە ئەم منداڵە هەم عەسەبەکەی لاوازە و هەم ئەم منداڵە بڵین ئاوا بوویتە خاوەن پێداویستی تایبەت و معوەق بووە پەکەوتە بووە کەواتە هۆکارەکەی بۆ ڕوون بۆوە بەڵام دایک بەوەندە ئیکتیفای نەکرد بەڵکو بەردەوام بوو لە سەردانیکردنی دکتۆر لە سەردانیکردنی پزیشک. اینجا دەستی کرد بەوەی کە کۆمەڵێک زانیاریشی کۆ کردەوە لەسەر حاڵەتی کوڕەکەی خۆی کە ئەم حاڵەتە چۆنە و ڕاوێژی بە چەندین دکتۆر کرد واتە هەر بەم دکتۆرەش لێ نەگەڕا ڕاوێژی بە دکتۆرەکان کرد معلومات و زانیاری کۆ کردەوە لەسەر نەخۆشیی منداڵەکەی خۆی. پاشان منداڵەکەی خۆی بردیە دایەنگەیەک کە ئەو دایەنگەیە تایبەت بوو بەو منداڵانەی کە بیستن و هەروەها قسەکردنیان لاوازە. منداڵەکەی بردە ئەو دایەنگەیە لەوێت بڵێن چاودێری کرد پاش ئەو دایەنگەیە بردیە سنتەرێک ئەو سنتەرێکی تایبەتمەند کە بڵێن بە زووی چارەسەری ئەو منداڵە پەکەوتانە دەکەن بڵێن بۆ چارەسەرکردنی خێرا بۆ چارەسەرکردنی پێشوەختە کە سنتەرەکە تایبەت بووە بە چارەسەرکردنی پێشوەختەی منداڵانی پەککەوتە خاوەن پێداویستی تایبەت بردی ئەم سنتەرەش و بەردەوام بوو لە چاودێریکردن لەگەڵ پزیشکەکان لەگەڵ دکتۆرەکان بۆ حاڵەتی تایبەتەی منداڵەکەی خۆی لەگەڵ ئەو پزیشکە تایبەتمەندانەی سنتەر و بەڕاستی دایکەکە هاوکاری زۆری لەگەڵکردن بۆ ئەوەی منداڵەکەی فێر بکەن. خۆشەویستان بۆ فێربوونی منداڵەکەی دایکەکە هەوڵی زۆری دا حتا لەگەڵ وەکو گوتم لەگەڵ سنتەرەکە یعنی بارێکی زۆر قورس کەتە سەرشانی دایکەکان زۆر ماندوو ئەبوو دایکەکە خۆشەویستان بەڵام تەسمیم و شێوازی دایکەکە و سەبر و ئارامگرتنی دایکەکە خۆشەویستان بەڕاستی لە گرنگترین هۆکارەکان بوون کە منداڵەکەی هێواش فێر دەبوو و لەگەڵ سنتەرەکەش بەردەوام بوو بەبێ ماندووبوون واتە پشتگیریکردنی دایکی هاوکاریکردنی دایکی گەورەترین هۆکار بوو بە تایبەتی لە کاتێکدا کە منداڵی ئەم ئافرەتە لە بارودۆخێکدا بوو کە زۆر بە خێرایی ماندوو ئەبوو واتە کاتێک کە منداڵەکە بڵێن کاتێک کە وانەی پێ ئەگوترا زۆر بە خێرایی ماندوو ئەبوو نێتوانی زیاتر لە نیو سەعات زیاتر شت بخوێنێتەوە یاخود گوێ لە دەرز بگرێتن. اینجا دایکەکە بۆ بڵێن دەورکردنەوەی دەرسەکان لەگەڵ منداڵەکە کە لە ماڵەوە دەور و دەرسەکانی لەگەڵ ئەکردەوە مراجعی ئەکردەوە بە شێوازی جیاجیان بڵێن مراجعی ئەکردەوە نیزام و سیستەمێکی تایبەتمەندی دانابوو و گوتم تەسمیمێکی تایبەتمەندی دانابوو بۆ منداڵەکەی خۆی بە شێوازی جیاجیا هەڵدەستا کە مراجعی دەرسەکانی دەکردەوە لەگەڵ منداڵەکە. اینجا
بەردەوام بوو لە متابعەکردنی حاڵەتی کوڕەکەی خۆی بە دوواداچوونی بۆ ئەکرد لەگەڵ سنتەردا و لە سنتەر هەندێ ڕاهێنانیان پێ ئەدا واتە لە سەردەستی کەسانی تایبەتمەند هەندێ ڕاهێنانی پێ ئەدرا ئەویش هەڵدەستا لە ماڵەوە جارێکی تر ڕاهێنانەکانی بە کوڕەکەی خۆی دەکردەوە وەکو دەڵێن هەڵدەستا بەردەوام بوو لەگەڵی ئەم لەسەر شێوازی ئەم ڕاهێنانە هەتاکو منداڵەکە یعنی بەڕاستی وەکو گوتم ماندووبوونێکی زۆر ئەم دایکە ئەیدید تاکو وای لێ هات ئەمڕۆکە منداڵەکە زۆر بە ئاسایی لە قوتابخانەی منداڵە ئاساییەکان یعنی لەوێوە وای لێ هات کە دایکەکە ماندوو بوو لەگەڵی و فێر بوو چارەسەری وەرگرتو ئیتر ئەمڕۆکە منداڵەکە وەکو کەسێکی ئاسایی لێ هاتەوە چۆ قوتابخانەی منداڵە ئاساییەکان نەک هەر ئاسایی بەڵکو مامۆستایەکانی بەڕاستی سوپاسی ئەم دایکە دەکەن و هەروەها وەکو دەڵێن بە منداڵەکە هەڵدەڵێن کە منداڵەکە منداڵێکی زیرەکە لە چاو منداڵەکانی تر نەک هەر ئاسان بەڵکو لەوان زیرەکترە. بەڵێ خۆشەویستان ها ئەگەر بێت و منداڵەکە خاوەن پێداویستی تایبەتیش بێتن بەڵام دەکرێت دایکان و باوکان بە ماندووبوونیان بە چاودێریکردنی تایبەتیان وەکو گوتم ئەو سێشتە زۆر گرنگە خۆشەویستی چاودێریکردن پێدانی هەست و سۆز و ئەو گرنگی پێدانی کە پێویستە بەو منداڵانە بدرێتن. دایکێکی تر لە دایکەکان کە بە ناوی عایشەیە دەجێڕێتەوە خۆشەویستان کە ئەوش دایکی منداڵێکی ئۆتیزمە. ئەم دایکە کە منداڵەکەی ئۆتیزمە خۆشەویستان دەڵێت منداڵەکەی خۆی کە تەمەنی بۆ 4 ساڵ و نیو دەڵێ منداڵەکەی خۆم بردە سنتەرێک ئەو سنتەرێک کە تایبەت بوو بە پێگەیاندنی منداڵانی پەککەوتام. دەڵێ ڕۆژانە خوێندن لەو قوتابخانەیە لە کاتژمێرنەوە دەستی پێکرد تاکو یەکی پاشنیوەڕۆ بەردەوام و دەڵێ یعنی ئاعتیادی چالاکیەکان دابەش کرابوون بۆ چەند بەشێک لەوانە بۆ نمونە یاری تێدا بوو لە قوتابخانەکە مۆسیقای تێدا بوو و هەروەها وشیارکردنەوە یاخود هەستپێکردنی تاچی ئەوانە چەند جۆرێک بوونجا لەگەڵ منداڵەکە بە تەنیا واتە ئەو چالاکیانە یاخود بە شێوازی کۆمەڵ و پەیوەندی پێوەکردن و هەروەها گفتوگۆ لەگەڵکردن و هەروەها بیرکردنەوەی سێبەر و ئەمانە هەموو شێوازی چالاکی تایبەتن. بەڵام دەڵێ هەر چالاکێک لەم چالاکیانە لە چارێکێک زیاتر تێنە ئەپەڕی واتە ماوەکەی چارێکێک بوو ئەگەر زۆر ینی چالاکیەکە زۆر باە بڵین 3 چارێک دەبوو ماوەی ئەو چالاکیانە. ئەم دایکە بەردەوامە بێتن لەگەڵ بڵین لەگەڵ ئەو کەسان لەگەڵ ئەو تایبەتمەندانەی سنتەر کە کەسانی تایبەتمەند و پسپۆر بوون لە پێگەیاندنی منداڵی ئۆتیزم و لە فێرکردنیان دایکەکە لەگەڵی بەردەوامە بێتن لەگەڵ منداڵەکە لەگەڵ ئەم مامۆستا تایبەتمەندانە و لە ماڵەوەش عینی ئەم دایکەش وەکو دایکەکەی پێشوو بەردەوام بوو لە پێدانی واتە بە دوواداچوونی ئەکرد بەردەوام بوو لەگەڵی لەسەر واجبەکان ئەو واجبی کە مامۆستا پێی ئەدا یاخود ڕاهێنانەکان ئەوانەی کە پێویست بوون ڕاهێنان بە منداڵەکەی خۆی بکاتەوە. دەڵێ منداڵەکە ئێستا ئەم ڕوای لێ هاتووە خەرمانێکی گەورە لە وشەکان فێر بووە خەرمانێکی زۆر منداڵەکە ئۆتیزم حاڵەتەکەی تند بووە بەڵام دەڵێ ئەمڕۆ خەرمانێکی گەورە لە وشەکان فێر بووە منداڵەکە واتە دەتوانێت قسە بکات. دەڵێ زۆر جاران کە لەگەڵی دادەنیشم لەگەڵ منداڵەکە لە بەرامبەر کۆمپیوتەر منداڵەکە دەڵێ کاتێک کە وشێکی بۆ هەڵدەبژێرم معناکەی دەزانێتن نەکار ئەوە بەڵکو فێر بووە کە بنووسیتن لە 1 تا 100 اعتیادی بە ژمارەکان فێر بووە بنووسێتن نەکەر ئەمە دەڵێ بەڵکو منداڵەکە ئێستا ئامادەیە کە جارێکی تر بچیتە قوتابخانەی منداڵە ئاساییەکان وەکو ئەوان جارێکی تر ئاسایی بوویتەوە بەڵکو ئەمە هەمووی بە هۆکاری چ بە هۆکاری ئەو دایکە کاتێک کە لەگەڵی ماندوو بووە کاتێک کە هەوڵی داوە کە پلەی منداڵەکە ئاستی منداڵەکە مستەوای منداڵەکە جارێکی دیکە بەرز بکاتەوە و گەیاندووتە ئاستی منداڵی ئاسایی و بەڵکو زۆر جاران وەکو گوتم لە ئاستی منداڵە ئاساییەکانیش ئاستی بەرزتر بووە. کەواتە خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز دەکرێت بە هاوکاریکردنی ئێوە بە پێدانی خۆشەویستی ئێوە
بە گرنگی پێدانی منداڵەکان ئەو گوڵانە وەکو گوتم گوڵن کەواتە هەر یەکە و بۆنی تایبەتی خۆی هەیە چاودێریکردنی تایبەتی خۆی پێویستە بە پێدانی خۆشەویستی و هەست و سۆستان گرنگی پێدانی تایبەتیان دەکرێ منداڵەکانمان زیرەک ببن لێ هاتوو ببن نەک هەر ئەوە بەڵکو کەسانی عەبقەری بەڵێ عەبقەریان لێ دەربچێتن. ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆژ بەم شێوازە گەیشتینە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمڕۆی تیشک تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوە و ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شادەبینەوە لای ئێوەمان خۆش خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.